ئەگۆرانیە پێشکەشە بە کاکە ئەحمەد مەلەک کاکە دیار ئازاد ئەمەی مامتەهای ئەو دنیای چەندە پەستی ئەو گەردوونەت بۆ وایە ساتێک ڕۆژانی خۆشی بەلای ئێمە دانایە گەردوون چەرخەکەت دارە یا ڕەسمی دنیایە هەرکەس دەگری بە هاوڕێ لە پێشدا زۆر ئاغایە زۆری بڕوا بەخۆیە دەڵێی جێگای بڕوایە بە قسەی سۆش و زمانی لوس هەموو دەم لەگەڵتایە بێ ئاگای گەرتەماعی شتێکی تۆی تێدایە یا تەماعی ناموسە ئابڕوت ببا لە دوایە یا تەماعی سەروەتە ماڵت بخوا لەولایە بەو شێوە خەنجەرێکن لە پشتەدا لە دوایە ڕەفاقەت بێ ڕەفاقەت وا بهێنە کۆتایە ڕەفاقەت بێ ڕەفاقەت وا بهێنە کۆتایە هاوڕێی هەموو کەسکردن حەمە لەو ڕۆژەدا خەتایە هیچ کەس هاوڕێی کەس نییە بیسەلمێنن کەوایە هەرکەس بۆ منفعەتی خۆیتی دەکا ڕیوایە نام هەوێ یار و هاودەم بە غەیری تۆ خودایە لە دوژمن زارێ ترسام هەزار زار ترس لە برایە نامەوێ یار و هاودەم بە غەیری تۆ خودایە نامەوێ یار و هاودەم بە غەیری تۆ خودایە نەفعت بۆ کەسێک نەبێت جوابی سڵاوت نایە نەفعت بۆ کەسێ نەبێت جوابی سڵاوت نایە تا سەر بەدارەوە نابێت ئەوەی گوڵ و گەڵایە نامەوێ بیان ناسمەوە دوژمنانم چکایە چونکێ لە دەستیان دەدەم چی دۆستی بە وەفایە ئەی نام هەوێ بیان ناسمەوە دوژمنانم تکایە چونکە لە دەستیان دەدەم چی دۆستی بە وەفایە ئەوە بۆ حەمە مەلەک وای دەڵێم لەو هەرایە ئەو شەو چاچی بۆ دەڵێم بەو تیپی مۆسیقایە دیار ئازاد دیێرەیە لەکن حەمەی مامتەهایە ئەو شەو سیرەک دەخوێنێ بەبەندان دەکاکایە لێی دەیەمنی شەریفی ئۆرگت بێنە سەمایە لێی دە شەوقی شێخزادە لێیدا ئەلەو هەرایە لێیدەن بەنە شەی لێدەن ئەموان بێن نەشە
لە هەموو شتێکم کەمە جوانی خۆی لە دەست دەدا دنیای من پاچی غەمە فکر و خەیاڵ سەر دەکەن بە حاڵم دەکەن گەمە لەگەڵ خۆمدا دەجەنگم دەکەم شەڕ و مەحکەمە گەیشتن بە جوانی تۆ ئاواتێکی ئەستەمە چه حکمەتێکی باشە بۆ حاڵیە و دڵەمە کە دەتبینم دەپەڕن ئەوەی دەرد و وەرەمە کە دەی لێم نامێنن ئەوەی دەرد و ئەلەمە دڵیای دنیای ئێمەیە و تەواویان داوەتەمە خۆشەویستیت لەگەڵ من دێت قەدەم بە قەدەمە دەرگ ناکە یەستی من گیری ئەو داخەمە نازانی چ دەگوزەرێ و چ باسێ لەو ناخەمە خۆشەویستیت لەگەڵ من خۆشەویستیت لەگەڵ من خۆ جوانترین بەرەمە ئەوی کێشەومە لە سای ئەو دڵە نامەردەمە هەگیا خۆ بچێتە نەمان ئەو کەسەی مەیلی کەمە خۆشەویستی پیرۆزە نابێ بۆ کاڵتەوگەمە ئەیسارە نووزە تاکەی تۆ ڕوحمت نایە بەمە ئەحمەد مەلەک لێرەیە بۆ ئی دڵێم کەمە کەمە بۆ دیاری مامازاد و بەخێر بێی کاکە حەمە لێیدەن بەناو شەی لێدەن بەنەندان دەکەم گەمە ئەو شەو چاچیان بۆ دەڵێم ئەو ڕۆژەوی پێشەمە ئەفرم شەوەم تار و ڕۆژم تاڵ هاوار لە دەست ژیانم مردوم هەناسە دەدەم چ حکمەتێکە ژیانم لێو دەکەم گلەیی لێو دەکەم گلەیی لە تۆ ئەی یاری جوانم بۆ جارێ هەست پێ ناکەی بە هەموو خەمەکانم شعرەکانم ڕەوۆندەنم دڵدارم هەموو دەم و ساتان بەهاندەی دووری تۆم پەناندەی دووری تۆم مەڵی خۆم پێ نازانم وەرە لە دەورت گەڕێم ئەی یاری خانومانم مەلاک لێرەیە بۆ تۆیە بەندەکانم ئەحمەد مەلاک لێرەیە ئەحمەد مەلاک بژی ئەحمەد مەلاک بۆ تۆیە شعرەکانم بۆ ئەحمەد مەلاک دەڵێم بێڵێم ناڵێم ناتوانم بۆ دیار ئازادە بە شەڕەف و ویژدانم لێرە چاچی بۆ دەڵێم سەردێری بەندەکانم دیار جەدە من بێ کاکەل جەدە من بێ دیار جەدە من بێ بۆ دەڵێم تا دەتوانم ئەحمەد دەستوری داوا بە شەڕەف و ئیژمانم دەڵێ ناوی تێبکە
بشرف وجدانم أواجب وكاكا حما بوتو يا بندك أنم دير الصولو يقلدم براو إيشك أنم دير ساكن والدم طلن سابت وانا هموی بخوشی کاکا دیلونیا دیلونی کاکا دیاری خوارزای پیرس قصابی شوقي صلو شوقي با داوای کاکا کنزەی هاگولێ لێ لێ کاکە مێشکی بردین